ئێمە و کۆمەڵی دادگەری پێمان وایە کە دەستور بایەخی زۆر و تایبەتی خۆی هەیە و بە مافی هەرێمی کوردستانی دەزانین کە خاوەنی دەستوری خۆی بێ بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە 30 ساڵی ڕابردوودا کەمتەرخەم بوون لەوەی کە هەرێمی کوردستان بکەنە خاوەن ئەو مافە یاساییە بۆ ئێمە بە پێویستی دەزانین کە خاوەنی دەستور بین ئیسلام ئاینی فەرمی هەرێمی کوردستانە و سەرچاوەی بەنەڕەتی یاسادانانە و نابێت هیچ یاسایەک دەربکرێ کە پێچەوانەی نەگۆڕەکانی ئیسلام بێت ئێمە ئەومان بەلاوە گرنگە بەڕاستی و لە هەمان کاتدا تەمان ئەو دەقا بەلای ئێمەوە پێشنیارێکی نەگۆڕە دەبێت لەم دەستوردا بنووسێ هاوکات لەگەڵ ئەوە دەستورەکە دان بە مافەکانی پێکاتە ئاینی و نەتەوەیەکان دەنێت و سەربەستی بیر و باوەڕ و بەڕێوەبردنی ڕێوڕسم و دابوو نەریتی ئاینی تابێت بە خۆیان پارێزاو دەبێت ئەوە لەگەڵ ئەوەی پێشوو بەڕاستی تێک ناگیرێ و ئەوەی پێشوش ئێمە کە داوای دەکەین لەگەڵ ئەمە تێک ناگیرێ چونکە ئەوە لە سڵبی ئیسلامدا هەیە پێمان وایە ئەم شێوازەی ئێستای هەڵبژاردن یاسای هەڵبژاردنەکەی بگۆڕێ کە هەر بۆ 100,000 کەسێک نوێنەرێکیان ببێت لە پەرلەمانی کوردستان من پێمان وایە ژمارەکەی زۆرە و بە شێوەیەکی ناڕێکیش بەڕاستی دابەش بووە پارێزگا هەیە لەوانەیە حەقی 9 نوێنەری هەبێ بەڵام ڕەنگە 20 نوێنەری لێوە هات بێ پارێزگا هەیە 20 نوێنەری هەیە بەڵام ڕەنگە 10 کەسی دەرچوو بێ ئەمە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵک ناکە پێمان وایە ئەمەش بەڕاستی دەبێ بەو شێوەیە بێ ژمارەیەک دیاری بکرێت کەمە پێمان 100,000 باشە و لە هەمان کاتدا ڕۆژێکی دیاری بکرێت بۆ هەڵبژاردن لە دەستوردا پێویستە ئەمە بنووسێت کە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی بە یاسا پارێزگاری بکرێت و لە دەستەی سەرۆکایەتیشیان لە ئۆپۆزیسیۆن بێت و لە سەرۆکایەتی لیژنە سەرچیەکان ئەندامێکیان سەرۆک بێت دەسەڵاتی دادوەری و هەموو ئەو پێکاتەکانی دەسەڵاتی دادوەری بە شێوەیەکی ڕێک و پێک ڕێک بخرێتەوە و دابڕژێتەوە کە گونجاو بێت و لەسەر بنەمای زانستی بوون و بێلایانی و پیشەیی و دوور بێت لە دەستێوەردانی حزبی پێکهێنانی دادگای دەستوری هاوشێوەی دەسەڵاتەکانی دادگای فدرالی عێراق سەبارەت بە هێزە چەکدارەکان پێشمەرگە ئاسایش هێزەکانی ناوخۆ بەگشتی دەستگای هەواڵگیریەکان ئێمە پێمان وایە ئەوەش کێشەیەکە لە هەرێمی کوردستان هەیە پێویستە ئەوانە بە دەستور بکرێنە هێزی نیشتیمانی و بە دامەزاوی بکرێن و دوور بخرێنەوە لە ململانەی حزبی و علاقەیان بە ململانەی حزبەکانەوە نەبێت ئەگەر ئێستا باسی ئەو ناوچە دابڕێنراوانە بکرێ دیارە ڕەنگە حکوومەتی عێراقی ڕازی نەبێت دیکا بە چێشە ڕەنگە لە دادگای فیدرالی لێمان هەڵۆشێنەوە ئەگەر باس ناکرێت بەڕاستی عیبەیە کە چۆن باز نەکرێت ئێمە پێمان وایە تێیدا هەبێ بڵێن سنووری خاشی هەرێمی کوردستان سەرجەم ئەو سنوورانە دەگرێتەوە کە بە بەڵگە مێژوویی و جوگرافیەکان کوردستانین و بەشێکی دانەبراوی نیشتیمانی کوردستانن